تەنها 2 مانگ لەمە وەرتەقەکەرێک لە کاتی ئاهەنگێکی سەری ساڵدا تەقەی لە هۆڵێکی سەما کرد و بەو هۆیەوە 11 کەس گیانیانە دەستدا و 9 کەسی دیکەش بریندار بوون. کارەساتێکە ڕۆحی ئەم گەلەی داغان کردووە لێرە لە مۆنترە پارک لە سان گابرێل ڤاڵی کە دڵی کۆمەڵگەی ئاسیایی ئەمریکاییەکانە. ئەمە ئەو شوێنە بوو کە بایدن دوایین هەوڵەکانی خۆی بۆ سنووردارکردنی توندوتیژی بەهۆی چەکەوە خستە گەڕ. دەرکردنی فەرمانی جێبەجێکردن بۆ بەهێزکردنی یاسای دوولایانەی کۆنتڕۆڵکردنی چەک کە 9 مانگ لەمەوە بەرواژۆی کردبوو کە پشکنین بۆ کڕیارانی خوار تەمەنی 21 ساڵ فراوانتر دەکات و دەست دەگرێت بەسەر بازرگانیکردن بە چەکەوە لە نێوان ویلایەتەکاندا. فەرمانەکەم ڕێنمایی تیادا بۆ زیریداد تا هەموو ڕێکارێکی یاسایی بگرێتە بەر و بتوانین لێکۆڵینەوەیەکی گشتی پاشخانەکان بکەین بەبێ ئەوەی یاسایەکی نوێمان هەبێت. داکۆچیکارانی کۆنتڕۆڵکردنی چەک پێشوازیان لە فەرمانەکەی بایدن کرد. ئەما بەشێکی زۆری ئەو کەسانە دەگرێتەوە کە بە زۆری چەک دەفرۆشن بۆ قازانج و ناچاریان دەکات ئەو بڕیارە بدەن. ئایا دەیانەوێت بەردەوام بن لە فرۆشتنی چەک یان نا؟ یان دەیانەوێت ببنە بریکارێکی مۆڵەت پێدراو چەک بفرۆشن بە پێی پشکنینی پاشخانی کەسایەتی کڕیارەکان. هاوکات یاسای کۆمەڵگەی سەلامەت کە ساڵی ڕابردوو پەسەندکرا بودجەی فدراڵی بۆ ویلایەتەکان تەرخان دەکات بۆ دروستکردن و جێبەجێکردنی یاسای بەناو ئاڵای سوور کە ڕێگری دەکات لە کڕینی چەکی هێرشبەر لەلایەن دەستدرێژیکارانی خێزان کە سزادراون و بودجەی فدراڵی زیاتر بۆ بەرنامەکانی چارەسەرکردنی توندوتیژی و خزمەتگوزارەکانی تەندروستی دەرونی دابین دەکات. بایدن فشار بۆ هەنگاوی زیاتری کۆنگرێس دەهێنێت لەوانە دووبارە جێبەجێکردنەوەی قەدەغەکردنی چەکی هێرشبەر و نەهێشتنی یاسایە کە پیشەسازی چەک لە داوای یاسایی دەپارێزێت. چاودێران دەڵێن ئەمە ئاماژەیە بۆ گۆڕانکاری لە سیاسەتی چەک و چەک هەڵگرتن لە ئەمریکا. ئەگەری کەمە خودی پرۆسە یاسای سەلامەتی چەک هەڵگرتن بتوانێت ڕێسای زیاتر دەربکات بۆ هاندانی هاوپەیمانە دیموکراتەکان بۆ ئەوەی هەنگاو بنێن لەسەر ئەم پرسە. پێم وایە ئەوی دیکەیان کەمبوونەوەی هێزی لۆبی چەکە کە کۆمەڵەی نیشتیمانی چەک خاوەندارەتی دەکات وەک جاران بۆ سیاسەتمەدارانی دیموکرات ترسناک نییە. بەهۆی ئەوەی کە ئاسۆیشی تەنگەبەر لە ئارادایە بۆ زیادکردنی ڕێسا و یاسای زیاتر سەبارەت بە چەک لە ژێردەسەڵاتی کۆماریەکان کە کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران دەکەن چالاگوانان دەڵێن بایدن پێویستە ڕێشۆنی جێبەجێکردنی زیاتر بگرێتە بەر لەوانەش دانانی کەسێکی گرنگ بۆ هەماهەنگی لەگەڵ وەڵامەکانی فیدراڵی بۆ توندوتیژی چەک و ڕێنماییکردنی دەستگای فیدراڵی کە بەرپرسە لە سەرپەرشتیکردنی مۆڵەتی چەک لە ئاسی فیدراڵدا بۆ هەڵۆشانەوەی مۆڵەتی ئەوانەی دووبارە سەرپێچی دەکەنەوە. یاسا و ڕێساکانی چەکەڵگرتن لە ئەمریکا بڕێک لاوازن بە بەراورد لەگەڵ وڵاتانی پیشەسازی دیکەدا و زۆرترین چەکی هەیە لە جیهاندا 309 ملیۆن چەک هەیە و واتە 1.2 چەک بۆ هەر تاکە کەسێک لە ئەمریکا. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پاتسی ویدا کوسوارە، واشنگتن.